بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە دیدار و چاوپێکەوتنی ئەم جارەمان لە ئەم وەرزەیە بە تایبەتی لەم کاتەیە کە ئەم نەخۆشی و ئەم پەتایە بە شێوەیەکی بەربڵاو لە کوردستانی خۆشەویستمانە بڵاو بۆتەوە کە کۆرۆنایە حەزمان کرد دیدارێکی زۆر تایبەت لەگەڵ برای خۆشەویست و کەسایەتی ناسراوی کوردستانی خۆشەویستمان دکتۆر تەها محمود ڕەشیدا بکەین. طبعا کاک تەها یاخود دکتۆر تەها ئەزمونێکی زۆری لە بواری تەندروستی و لە بواری نووسین لە بواری تەندروستیە و یەکێکە لە ئەکتەرە بەناوبانگەکانی کوردستان و کەسێکە کە کەسایەتیەکە ناسراوە لە ناوەندە ڕۆشنبیریەکە و هەروەها ناوەندە هونەریەکانی کوردستان و هەروەها لە مەجای پزیشکی و تەندروستیە ئەزمونێکی زۆری هەیە لە بواری بەنجە کە یەکێک بۆ لەو کەسایەتیانی کە لە کوردستانە بەنجی یاوە بە نەخۆش و تاوەکو ئێستش کە تەقاعود بووە خزمەتێکی بەرچاوی کردووە لەبەرەوە بە پێویستمان زانی و هەروەها لەم مەجای کۆرۆنای شاکە نووسین و بابەتی هەیە و مەلاحەزەی ئەم نەخۆشیە ئەکات و ئاگداری وەزعەکەی لەبەرەوە حەزمان کرد وەکو ئەزموندارێک لەم مەجالەیە و لە مەجالە هونەریەکەی شاکە شتی جوانیان پێشکەش کردووە دیدارێکی لەگەڵ ساز بدەین و شیرین چا زۆر خۆشحاڵ بوو کاک تەها کە بە دیدارتان شاد بوو سڵاوی خواتان لێبێ. سڵاو بەخێر بێن یاخوا هیوادارم تەمەند درێژ بن لە بواری کارەکانتانە سەرکەوتوو بن پێخۆشحاڵ بووم مامۆستای بەڕێز مامۆستا شێخ فاتیحە کە جەنابە هاتوویت بۆ ئەم دیدارەوە بەسەرکردنەوەی منیش ئامادەم جەنابە چی ئەفەرموویت وەڵام هێبەمەوە. کاک تەها گیان ئێمە حەزەکەین سەرەتا بۆ دەست پێ بکەین بڵین کاک تەها ژیانێکی بەڕێ کردووە لە کوردستانە و ئەزمونێکی هەبووە و شتێکت بینیوە لە کوردستانە کە بەڕاستی وەزعی کوردستانمان لەوەتی ئێمە لەدایک بووین جەنابەت لەدایک بووی تا ئێستا سەقامگیریەکی سیاسی ئیداری وەزعی ینی تەواو بەخۆیەوە نەبینیوە لەخوا بەزابێت کە دوای ئازادی کوردستان هەناسێکی ئازادیمان هەڵمژیوە بەڵام لە هەمان کاتیشا زۆرێک المعانات و ناڕەحەتیمان بینیوە بە تایبەتی ئەم نەخۆشی کە ئێستا هاتۆتە پێش کاک تەها ئەم نەخۆشیە جەنابتان نووسینیشتان لەسەری هەیە چی بە جەماوەری کوردستان ئەڵێن کە بۆ مەجای خۆپارێزی ئایا یەکەم جار دوو مانگی پێشوو کە خەڵکی کەرنتینەی کرد بەڕاستی زۆر بە جددی خەڵکاتە پێشەوە بەڵام ئێستا ساردبوونەوەیە کە بینین لە ناو خەڵکا بە جۆرێکە زۆر گوێگرتن نییە بۆ ڕێنمایە تەندروستیەکان یان قەناعەتێکی کولی نییە بەوە کە لە شوێنە قەرەباڵغەکان و شوێنانی کە هەستیارە خەڵک زۆرتیا کۆنە بێتەوە یا خۆپارێزێکی بە تەواوی ئەنجام بدەن. جەنابتان لەم مەجالەیە نووسینتان هەیە وەشتان هەیە و تێبینی وەزعەکەتان کردووە چییە فەرموون؟ وڵی مامۆستای بەڕێز یعنی ئەگەر بێتە سەر واقعات ئینسان لە دنیا نابێ هیچ شتێک بە ئیهمالی وەرگرێ ئەوێ بەقەدەر مەزەنەی خۆی بەقەدەر توانای خۆی حەقی باتێ. ئەم ڤایرۆسی کۆرۆنایە ئەگەر بێتە سەر واقعات کە بڵاو بۆتەوە لە وڵاتی ئێمە هەر نییە لە هەموو جیهانە بڵاو بۆتەوە بەڵام کۆرۆنا ئەگەر بێتە سەر مێژوەکەی لە ساڵ 1960ەوە سەری هەڵاوە لە مناڵانە تووشینەوە بڵێن نەخۆشیەکانی سنگ سەروی سنگە بۆ مناڵان دیگاکە ئەجا دوای ئەوە لە 1960ەوە ئەگەر بێتە مێژووی نەخۆشیەکانی پێش زوو لە زەمەنی ئێمە نەبووە وەکو تاعون لە دوای حربی عالەمی یەکەمەوە لە ساڵ 1970 بڵاو بووە یعنی 500 ملیۆن کەس توش بوو دەوری 50 ملیۆن کەس لە ناوچوو. ئەمانە هۆی چییە؟ هۆکانی سەبەبی یەکەم هۆکانی جەنگە حربە تۆ وەرە هەموو نەخۆشیەکان سیر بکە ئەو نەخۆشی گەورانی کە بڵاو بۆتەوە سیرەکەی حربی عالەمی یەکەم دوایەوە دووهەم دوایەوە وەرە وردووردە هەموو نەخۆشی ئەم نەخۆشی کۆرۆنایە یەکەم جار کە بڵاو بووە ئەگەر ملەتی کورد ئاگای لێ بوو بێ من خۆمان لە مانگی 11 نەوە نەخۆشیە بڵاو بۆ خەڵک تووشی ئازاری سوون و کۆکە و پژمینی ئەمانە بەڵێ ئەمانە بەڵام بە ناوی چۆ بە ناوی هەڵامەتەوە بەڵام هەڵامەت دواساوی بۆ بکە یەکەم هەڵامەت کە بڵاو بووە لە عالەمە بە ناوی هەڵامەتی ئیسپانی سپانیش فلو بەڵێ ئینفلۆنزای ئیسپانی
دوای ئەوە ماوەی تر پێچوو ئەوە لە ساڵی 2000 بڵین چوارە ئینفلۆنزای بڵین بەراس ئینفلۆنزای باڵندا وردە هات هەتا بوو کۆرۆنا کە پێڵن کۆڤید 19 مەخسەی لە 19 مەخسەی لە 2019 ئەو ژمارەیان بۆ داناوە. ئەگەر یەکم لە حەزی شتێ بکەین کاکتا ئەو دەستکێشە تۆزێک خشەکە بەس طریقەی لابردنی دەستکێش ئەک بۆینەوە بۆ مایکەکەمان ینی دەنگێکی هەبێت لابردنی دەستکێش ئەو بکەین بە مناسبەی ئەوە بە شێوەیەکی تەندروست چۆنە ئەگەر تۆ لە دەستکێشەکەرابیت و بۆی لابینەوەی جەناب ئەم مینەی ئەگریت ئەم لە شێیا ئاوە هەڵێ گێڕیتەوە ئەمە یەک ئەوی تریان ئێتر خێتە ئەو شوێنەی کەمە بەستە ئەمەش بە هەمان شێوە بۆی دەسەبەری دەروی نەکەوێت دەستکێش دەمامک ئەوە دوایی ئینشاءڵڵا باسێکین چۆنین ئەویستمان بۆی هەر وەکو طریقەیەکیش بۆ فێربوون دوایش بۆی خشەخشی دروست نەکا بۆینەکە بەڵێ چۆرە سەر باسەکەی خۆت اینجا دوای ئەوە ئینفلۆنزای باڵندە پیا لە کۆتایی ئێستا ئینفلۆنزا کۆرۆنا بڵین پیا بوو ئەمە لە چوە سەری هەڵا ئەمە لە وۆهان لە سین سەری هەڵا یعنی سەر هەڵدانەکەی هەتا ئێستا نەزانراوە سەبەبەکەی چییە. باس لە پیس خواردن و حرامخۆری کە ئەو هەموو شتە ئەخۆن کە هی ینی دروست نییە ینی ئەو پیسخۆری کە هەیە باز لەوە ئەکرێت باز لە مختبەرێک ئەکرێت کە ڕەنگە ڤایرۆسەکە تیا تەشەنەی کردوێ باز زۆر شتەکرێت بەڵێ زۆر ڕاستە بەڵام ئەمە لە مختبەرێکە هەڵقوڵیوە کە شوێنێکی یعنی بڵێن تاقیگەیەکی تەندروستیە بۆ ئەو ڤایرۆسە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەشتوانی بڵێن تاقیگەیەکی چیمیایی بایلۆجیە جەنگ بۆ جەنگ دروستکرابێ و لە دەست دەرچووە ڕۆشت ئەمە بڵێ لە وڵاتانە ئەگەر بێتە سەر واقعەتی وڵاتانە ئەو وڵاتانە ئێستاکی چووکو 30 ملیار و نیوێکە ئەم ملیار و نیوە بەچی بڵێن بژی ئیتر ئەنوا ئەدیانی تایە هەر یەکەی بە جۆرەی دینی خۆی بە جۆرەی بۆ چوونی خۆی ئەو خواردنانە خوا کە خۆی مەبەستێتی ئێستا ئێمە قەت میلەتی کوردانانیشێ ڕێزمێ بۆ بینەنان و بۆ خۆشمان بچێ بۆق بخوایان چی سەڵ بخوایان بچێ دوو پشت خوا ئەمانە لە وڵاتانە شتێکی ئەتیادیە یەک دووەمینیشی پاکوتەمیزی ئەوان بەس لە هەیکەلایە لە ناوەڕۆکان نییە لە جسمان نییە تۆ ئێستا ما باسیە باقیعە بکەین ئێستا بەعزێک ئەجنەبیەک بڕۆ لە تەنیش و دانیشە بۆنێکی لێ پیا بێت تاقە دەبێت بەڵام سێرەکەی لە ئیسلامە ئەوانەی کە متدین وانەی کە پاکوتەمی زۆمانە ئەوانیان تیا دەرناکەوێت اینجا لەگەڵ ئەوەشە ئەم کۆرۆنایە ئێمە نابێت بە ئیهمالی وەرگین کۆرۆنا ڤایرۆسێکی کوشندەیە یعنی نازانی چ کاتێک و چ زەمانێک تووشت دەکە یعنی ئەوە نییە تۆ خۆتی بۆ ئامادەکەیت و خۆتی بۆ ماتکەیت و بچی کوتار بکەیت و دێڵی تووشێ بێت ئێستا مەسەلەن کاتی خۆیان کە کولێرا سی لەمانە پیا بوون دوایە عیلاجیان دۆزیێت سا خەڵک خۆیان کوتێ توش نابێت بەڵام ئەمە هەتا ئێستا عیلاجی نەدۆزراوەتەوە یعنی کوتانێک نییە کە تۆ بەرگێ ئەو دەرمانانەی کە ئێستاش بەکارێنن هەمووی ئەوانەیە کە دژی مەلارایە و دژی تاعونە و دژی ئەمانە تەجروبە ئەکەن تاقیەکەن لەسەرەوە نەخۆشانە بزانە ئایا بە چی دەرمانێ یان بە چی عیلاجێک ئەم نەخۆشیە کەمەکات ئەی خۆپارێزی بە چی بکرێت یعنی سەخەڵە بەچی خۆی پارێزی خۆپارێزی یەکەم شت ئەبێت تۆ کە خۆپارێزی بکەیت دووەمین یەکەم شت پاکوتەمیزیە دووهەم شت ئەگەر تۆ بیت و قەڵەباڵغی دروستکەیت و چیتە ناو خەڵکە و ئزدیحام ئەمانە دروستکەی خۆی ئەساسی یەکەمی کۆنتاکتە ینی بەریەکەوتنە دوو سێ ئەبێ لە قەڵەباڵغی دوورکەیتەوە سێهێمینی تەوقەکردن و ماچ و موچکردن نییە دیگەی کاگە چوارەمینیشی کە تۆ چویتە سەر ئاو هاتی تۆ ئەبێ دەستەکانێ بشویت اینجا ئەگەر بە سابوون بێ یان بە ئاو بێ یان بە مادەیەکی پاکشکەرەوە ئەمانە هەمووی دوورت دەخاتەوە ینی خۆپاراستنێکە دژی ئەو نەخۆشیە بەڵام ئەم نەخۆشیە ئامانی نییە تەڕ وشک بەیەکەوە سووتێنێ ئەمە ئیسلامە ئەمە کافرە ئەمە دەسەڵاتدارە ئەمە ڕێی جەمهورە ئەمە ڕێز وزەرایە هەتا گاتە خوارەوە ئەمە کرێکار ئەمە هەمووی وەکو یەک بەعەدالەت لە هەموویە ینی بە هەمووی ئەیات بەڵام کە لی یایت
ئەبێ فاتیحا بۆ ڕەحانیت خۆت داهی یان دەرێت یان دەرناچی لە سا هەشتای نەخۆشەکان چاکونە لە سا بیستیان یان ئەمرن یان ئیتر تووشی حاڵەتێکی نەفسی دەرونیە بن وەکو وایە لێ وەکو شێت توش تاسیری خراپی بۆ سنگ چی ئەگەر کەسێکیش بیشمێنێ کاک تاسی تۆ لە مەجای بەنجا ئیشە کردووە ینی ئەم نەخۆشیە زۆر کاریگەری خراپی بۆ سەر سیەکان دروستەکات وەکۆڵێن وەکو پەشمەکی لێکە کاتێکە حتا دوایی ڕەنگە تووشی ڕەبوو بێت تووشی بەعزە حاڵەتی ناڕەحەت بێت ئەگەر ینی نەیشی کوژێت نەخۆشیەکە زۆر ڕاستە ئێستا مەسەلەن کە ئەو نەخۆشیە کە مرۆڤ تووشەکە تووشی کۆئەندامی هەناسەیەەکە کۆئەندامی هەناسەکە تووشت دەکا بڵێن ئەو کەسە یەکەم جار هەناسەی توونە بێ بڵێن دەرەجەی حرارەتی پلەی گەرمی بەرزەوێتەوە ئەچێ بۆ چلو ئەمانە تووشی کۆکا بێ تووشی پژمینە بێ تووشی ناڕەحەتی جەستەیی ئەبێ وەکو ئازار و ئەمانە ئەبێ ئەمە یەکێکە لە نیشانەکانی ئەم پەتای کۆرۆنایە بەڵام نابێتەوە ئیشمالیشیکەی بڵێ وەڵام من پژمینێکم هەیە کۆچینێک نە خۆپارێزی بکە لە ماڵەوە لەگەڵ ئەوە شاکە تۆ خۆپارێزیەکە عیلاج وەرگرە کە عیلاجی وردەوردە بەڵام تۆری ئیهمالی بکەی مالیکەی ڕێزمێ ڕێزیشمێ بۆ هەموو بینەران بڵێ وەڵا ئەمە فشەیە بابە وەڵی قەدرۆ نییە ئەمە ڤایرۆسە و ئیتر هاتووە و ئەبێت دۆ دوعای خێکی بڵێ خوای ڕزگارمانکەی لە دەست ئەنجا ئەگە تۆ بتەوێ خۆل لە دەستی کۆرۆنا ڕزگارکەیت کەرەنتینە لە ماڵە دانیشە بۆ خۆ بچۆ دەرەوە کە چوویتە دەرەوە دەمامک ماسک ئەبێ بەستیت چونکە نابێ بەبێ ماسک و دەمامک بچیتە دەرەوە توشبوون چۆنە تۆ لەگەڵ شخصێک بیت ئەبێ بەلایانی کەمەوە 3 متر تا 5 متر لێی دووربی ئەم ڤایرۆسە یەک هینی هەیە یەک خاصەتی ئەگەر بهاتە لە ڕێگای هەناسەوە لە ڕێگای باوە نەقڵ وایە وا بزانم وەکو هینی وەکو درە و ئەو خەڵکەمو لە عەرزاکەوت و هینە بەڵام ئەمە کە نەقڵە بێ لە ڕێگای ئەو پرژەیکە لە دەمەوە یان لە کۆکەوە یان لە هەڵامەتەوە ئەو پرژەیکە دەرەچێ ئەوە تووشت ئەبێ بکاتە بۆری هەناسی بەرامبەر بەڵێ ئەوە تووشت دەکات بەڵام بە هەناسە توش نابیت ئەمە یەک دووەمینیشی نزیک بوونەوە ئێستا زۆر کەسێ لای ئێمە تووشی ئەم نەخۆشیەوە بەڵام نیشانەکانی تیا دیاری نییە هیچ تیا لەوانش هەر دەرنەکەوێت هەر دەریش نەکەوێت بەڵام سێرەکەی بەرامبەرەکەی توش ئەویتر تووشەکە ئەمە ئەبێت تۆ لەم حاڵەتانە خۆپارێزی بکەیت خۆپارێزەکانیشی بە ڕێنمایی تەندروستی چاک یعنی ئیهمالی مەکە خۆخواش نەیفەرمووە کەسە بڕۆ چاڵەوە خۆ بکوچ و قەبرێڵکە نەبچۆرە ناوی ئەبێ خۆپارێزی بکەیت نابێت خۆ بکەیتە جێژاوێکەوە هین بێت لەگەڵ ئەوەشە ئەم نەخۆشیە بەس لە وڵاتی ئێمە نییە لە هەموو عالەما بڵاو وڵاتە پێشکەوتەکان گیری خۆ بەڵێ سێرێکی ئەو هەموو بڵاو وڵاتە پێشکەوتوانە ئەو هەمینانە توانای ئەویان نییە چارەسەرێم نەخۆشیە بکەن وڵاتە پێشکەوتەکان چەند ساڵە خەریکی دروستکردنی چەکی کیمیایی بایلۆجین توانای ئەوان نییە ئێستا ڤایرۆسێک چارەسەر بکەن ئەمە ملەتی کوردیش ملەتێکی هەژارە فەقیرە داماوە یعنی بگرە ئێمە لە قەفەزێکین هەر چوار دەوران ئاگرە هەر چوارمان دەورانە ئێمە ئێستا لە وڵاتی ئێمە کوردستان سلێمانی هەولێر بڵێن هەڵەبجە و بڵێن دوهۆک و کەرکووک و ئەمانە ئێمە لە قەفەزەکە چۆنە ئێمە هەر چوارمان ڤایرۆسیە ینی ئاگرە ئەوە ئێران لێوە توش بووە هاتوچۆ لە نەتیجێ هاتوچۆ کۆنتاکتەوە تووشەبی دەو دیوەگەر بێنە ئەم دیو لە ڕێگای قاچاقچێتی و لە ڕێگای هاتوچۆی هەندێک وەسائلەوە کە باسیەکەین ئساوەکۆوانەی کە چن تانکەرەنەوە دەڕوا بۆ ئێرانەوە چێ بۆ تورکیاویەنەوە شخصانە هیچیان نەفەحسەکرێن و نەکەرەنتی ناکرێن و نەهیچوەریان وەچن لە ڕێگامە دوو تورکیا کە بینی ئێستا تورکیا لە حاڵەتێکی زۆر خراپە کە توش بوو سووریا عێراقی خۆمان سابقا توش بۆ کەرکووک چەندی تیا بڵاوبۆتەوە کابرا سا ڕێگای لێگری بچێ بۆ کەرکووک هەر ئەچێ بەڵام ڕێگای لێ مەگرە بچۆ بەڵام ڕێنەمایی تەندروستی بەرێ بڵێ کاکە کە ئەچی دەمامک بەستە دەستکێش بەستە مەچۆرە قەڵەباڵغی دوور لە خەڵک بۆستە ئەمە ڕێنەمایی فێرکە
نەک تۆ زەختی لێ بکەی بڵێ زوو دەست بشوات بەڵێ نەک تۆ زەختی لا بێ بچی لە ماڵەوە دانیشە بڕۆ کەرەنتینە بە نەخێر کابرا سەیرەکەی کرێکارە حەماڵە سەوزی فرۆشە مۆزەفە هەموو چینەکان حتا مۆزەفیش کە مەعاشی ناتێ حکومەت بەچی بژی کابرا کە نەچێت کاسبی بکات و نەچێت دەرامەتی ڕۆژانەی خۆی پیاکە بەچی بژی باشە نایەڵیت وەرە یارمەتی بە ئەرزاقی بەرێ پارەی بەرێ یارمەتیشی بە کابرا کە بتوانێ بژی بەڵام لە وڵاتی ئێمە ئەوانە نییە یەک دووەمینیشی ئەم نەخۆشیە بڵاو بێتەوە بەخوا دکتۆریش توژەکە پەرستار توژەکە مەعاونتوبی توژەکە هەموو چینە تیژەکانی جارێ پزیشکی هەمووی توژەکە لەبەرچی لەبەرەوەی ئێمە نەوە سائلی پزیشکی چاکمان هەیە نە ئامێری چاکمان هەیە لە وڵاتە زلێزانە بەو هەموو علم و بەو هەموو ئامێر و بەو دەرقەتی کۆنا نایە ئەمێری هەناسەدان دکتۆرتەها ینی سەر لە کوردستانە جنابە ئیشە زۆر لەسەر کردووە ئەوەی کە بەنجی نەخۆشی پێەکەن ئەوە بۆ حاڵەتێکی زۆر زەڕور کە ئەخیر دەرەجەی ئەم نەخۆشی کە تەنگە نەفەسێکی تااقەت پڕوکیانە تووشی و نەخۆشا بێت ئەبێ بخرێتە سەر و جیهازە باسی کێ و جیهازەمان بۆ بکە و چەندێک نیسبەکە ینی کەمە لە کوردستانە ئەگەر ینی خەڵکێکی زۆر خۆی نەپارێزیە توش ببێت و بگاتە ئەوە خەڵکێکی زۆر ئەمرێت ناگاتە ئەوەی کەەوە تەنانەت هەناسەی دەستکەوێ پێی بژی ئەو جیهازەش ئایا ئەو تیوبە جەنابەت 45 ساڵ 50 ساڵ ئیش لەسەرەوە کردووە ئەو تیوبە چۆن بەکارە هێنرێ کەی ئەخرێتە قورگی نەخۆش لە کۆمایە کۆما چییە ئەوەمان بۆ واس بکەم لە حاڵەتێکا کە ئەگاتە پلەی ئەوەی کەوا خەریکە نەخۆشەکە بەرەو خینکانن ئەڕوا ینی هەناسەی بۆ نادرێت هەناسەی بۆ نادرێ کە هەناسە تونی بوو دەبکاتەوە و سوورە بێتەوە خواخواەتی هەناسەیەک بات لەو کاتە ئەو نەخۆشەکە چوە حاڵەتی کۆمایانی بورانەوە بەقسەی بە کوردی خۆمان چوە ئەو حاڵەتەوە ئەبێ پزیشی تایبەت و یان ئەوانەی کە لە بەنجا کارەکەن بێن ئەو تویبێ بۆ دارە ئەو تویبەش کە دانرێت لە پێناوی ئەوە دانرێ کە هەناسەیەک بدرێ بوو نەخۆشە بۆی لەو عەزاب و بەڵێ ئۆکسسیجینی بدرێتێ لەو عەزاب و لەو ناخۆشیە تۆزێ ڕزگاری بێ ئەحوان بێتەوە بەڵام ئەگەر بێتە سەر واقعەتیش ئەو تیوبە هەچ کاتێک دەری بێنی ئەگەر بێت و چارەسەر نەکرێت چا نەبێتەوە ئەگەرێت و هەماش بۆی زیاتر لای بینەران ڕوون و ئاشکرا بێ کاک دکتۆرتەها ئەو تیوبە لە حاڵەتێکە ئەگەر ئەم نەخۆشە بەنج نەکرێت دانانرێ وانە چونکە ناتوانێت کابرا لە دوو حاڵەتە دانرێ ئەفو یان ئەبێ بەنجیکەیت یان ئەبێ لە کاتی بورانەوە کە ئاگای لە خۆی نەمێنی آخر کە هۆشیات ینی ناتوانێت تیوبەی تیاابێت لە بەرەوە بێ بنجکرێتەوە آخر لەو حاڵەتا کە هین بووە تا فریایەکەویت ئەبێ یەکەم جارێکە تۆ دانێ بێ کان و لای بۆ دانین بنجکردن لە ڕێگای دەمارەوە بێ ناوێ مەسەرەن تۆ بێنی لە ڕێگای فلۆسینەوە نەوە دەرمانانە کە جەنابیش شارەزای بیتێ چکە بۆ ئەوە زیاتر ئەندامی هەناسە ئەو ڕژێنێ تووشی کۆکە و هینیەکە ئەبێ لە ڕێگای دەمارەوە ئەوەی کە پزیشکەکە خۆی شارەزایە چۆن بەنجەکە ئەبێ بەنجێکی خەفیفی کەمی باتێ ئەنجا تویبەکەی بۆ دانی ئەت لەسەر بێهۆشیە بێت ئەو ئەبێ ئاگای لە خۆی نەبێ ئەبێ ئاگای لە خۆی نەبێ چونکە تو ئەگەر ئاگای لە خۆی بێ و تویبی بۆ دانێت و هەڵە بەزیێت هەڵە بەزیێتەوە خراپترێ بێ باشتر نابێت هەر نایشەڵێت داینی سلبیات یاخود خراپی ئەم تیوبە چییە کە دانرێ بۆ نەخۆش وڵی خراپی ئەو تیوبە ئەبێ ئەو کەسێکەوە لە بەنجایشەکە بێ شارەزای تەواوێ لە تیوبە خاستە نە مناڵە چونکە ئەگەر زۆر شارەزا نەبیت خوا نەخواسە تۆ بیکەیت و بچێتە بۆری خواردنیەوە مائیدەوە کابرا لە پاس دووسێ دقەیان پێش دەقەت ئاگار لی نەبێ جان نەدەسێ چونکە نەچۆتە سیەکانی ئەمە یەکێک لە خراپەکانی دووەمینیشی ئەبێ زۆر بەوێواشی لەسەر خۆ ئەبێت تویبەکە حەجمەکەی بزانێ ببوورە دوای ئەوە بێت چەوریکەی بە مادەی زایلۆکاین ئەبێ لەسەر خۆ دایبەزێنی چونکە ئەگەر بە قووە دایبەزێنی تووشی ڕوشانی بکەیت و خوێن لە قوڕ وێگەڕێتەوە بۆ سیەکانی ئەوە وەزعی خراپترە کات چاکتر ناکەن ئەمە ینی بڵێن مدەی تیوبەکە چنێک ینی زیاتر نابێت لە بۆریەکەیا بێسە بۆ نمونە هەفتەیە دوای ئەوە تووشی چییە بێت ئەگەر کاتێکە ئەو تیوبە زۆر لە بۆری هەناسیە بۆ ئەم کەس زۆر بێنێتەوە لە هەناسیە دوای ئەوە تووشی داواتی سیەکە ئەگەر بێت و تیوبەکە
هەر مێنێتەوە تا تاقیم نەبێ ئەمانە. ئەمەش حاڵەتێکی ترە. بەڵام هەندێک جاریشەیە نەخۆش وەری هەناسە ینی ئەف و تووبیان بۆ دانا لە هەناسیا بە 3 ڕۆژ بە 4 ڕۆژ بە پێ لە قاوشا ماوەت و دەریان نێناوەەوە حاڵەتی زەروریاتی خۆیە. بەڵام بۆ ئەم نەخۆشیە ئەمە حاڵەتەکانی کەواتە دکتۆر تەها ئەم تیوبە لە حاڵەتێکا دانرێت کە زۆر نەخۆش ضروری بێت کە ئەم لایەنە خراپانەیشی هەیە لەبەرەوە خەڵک چەندێک ضرورە خۆی بپارێزێت تا نەگاتە ئەم حاڵەتە، یعنی ضرورەکە بەڕاستی بە وشیاریەکی تەواوە سەیری ئەم مەسەلەیە بکە لێکدانەوەی سیاسی بۆ ئەم مۆزعانەکە چونکە بەڕاستی نەخۆشیەکە زۆر خراپ بڵاو بۆتەوە و ئاماژەی خەتەرناک و ترسناکەیە لە کوردستانە ئەگەر لە دەست دەربچێت کە کەس فریان ناکەوێت بەڕاستی فرێ هیچ شتێک ناکەوێت. کاکەشە مامۆستای بەڕێزم ئەگەر بێتەوە سەر واقعیات ئەم نەخۆشیە پەیوەندی نییە بە هیچ کەسێکەوە، پەیوەندی بە حکومەتی شۆ نییە، پەیوەندی بە شخصی خۆتەوەی. بەڵام ئێمە دەبەرەوەی ملەتێکی هێژار و فەقیرین دەستی ناحەز لە ناومانەیە یەد ئەسوڕێتەوە لە بازارە بابا کۆرۆنا چییە دەوازی لێ بێنە نایەت ڕێنمایی بڵاوکاتەوە. یەک دووەمینیشی خەڵکەکە وای لێ هاتووە لە برسا کابرا کە توانای نەبێ خۆی بژێر مەجبورە ئەچێتە ئاگریشۆ لە بەرەوەی کە نەجاتی. ئینجا لێرە حکومەت ئەبێ ڕێنەمایی دابەزێنێ، ڕێنمایی تەندروستی ڕۆژانە لە سۆشیال میدیاکان و ئەمانە دابەزێ، نەوەکو بێ باسی سیاست بۆ من بگا بڵێ وەڵای بەرمیلێ نەوت ئەوەنە دابەزی بۆ ئەم بۆ چییە من نەوت دابەزێنە وەرە تۆ باسی مەعاناتی میلەتەکە بکە، وەرە باسی ئەوە بکە چۆن ئەم میلەتە لەم نەهامەتی ڕزگارکی دەردە بڵاو بێتەوە. پێگەی کاکە زەلام خۆی بۆ ناگیرێ چونکە هیچ وەسایلێک نییە لە سەحە لە تەندروستی ئەمە بەش ناکات بەش ناکەن نییە ئەوە هەیە کە بەشی نەخۆشان ناکەم. ئەوە تا فەرموویە من لە عەمەلیات هەموو ئیشمان کردووە لە پڕ ڤێنتیلێتەرێ تێگە چوو ئەوەینەکە تێگەی کاکە تا دانەیەکیان چاکە دەبێت ئەو قاوشە هەفتەیە 2 هەفتە بمایەوە. اینجا وەرە خەڵک بە 150 200 500 هەزار بکەی ئەمە چۆن چارەسەر ناکرێت. بەڵام چارەسەری ئەساسی و بنبەرکردنی ئەمە بەدەست خەڵکە بێ خۆی بپارێزێ. جۆ لە حکومەت نەگە حکومەت چی بۆ تۆکە؟ حکومەت هەر حکومەتە، تۆ هەبی و نەبی هەر حکومەتە، دەنگی بۆ بێ دەنگی هەر حکومەتە. بەڵام لێرە ئەبێ خۆت پزیشی خۆت بیت، ئەبێ خۆت مامۆسای خۆت بیت، ئەبێ خۆت چارەسەری خۆ بکەیت. یعنی بەتەمای ئەوە مەبە نەخۆشکەوی پشیتە لای دکتۆر بڵێ وەڵا کاک دکتۆر ژیان دەروانێکم بۆ نووسە کە تووشێم نەخۆشی دکتۆرەکە کارمەندی تەندروستیەکە ژمارەیەک لەوانی زۆرتر ئەوان تووژە بن لەبەر ئەوەی کەوا خەڵکی تر بۆ پزیشکەکە و کارمەندی تەندروستی ئەوانەی کە لە بواری تەندروستیا کارەکەن وەکو یادێری پزیشکی و یەکو پەرستاران زیاتر لەگەڵ کۆنتاکتیان یان اختیڵاتیان لەگەڵ نەخۆشە زیاترەوە خەڵکانی تر. ئێستا زۆر کەسێ بابە نەخۆش قەت نەخۆش ئەفو دکتۆر قەت نەخۆش ناکێ یا کارمەندی لەو بەعەکسەوە. اینجا ئەمە ئەو ئێمە زەمانێک ئێمە بڵێن ئێستا لەم زەمانە کە ئێمە ترساین سەردەمانێک نەخۆشی ژێر 50 ترساین چونکە چارەسەری نەبوو. هەموو خەڵک لێی تۆقی بوو کەیکی تووشە بوو گوناحە توش بووە چارەسەری نەبووە تا مرد. ئێستا لە هەزار نیەتی. بەڵام ئێستا کۆرۆنا هەموو نەخۆشەکانی لەبیر بیرتەوە. ئێستا باسی کۆرۆنایە. کاک تەها ئەگەر نمونەی بەسەرهات و معاناتی قورس و جەنابە نەخۆش زۆر بینیوە لە خەسخانە بەس بۆ ئەوەی کە ئەگەر سە بڵین خێزانێک تووشی ئەم کۆرۆنایە بوون یاخود مەترسیەوەی هەیە کە توش ببن بۆی ئێمە معنەویاتی خەڵکیش بەرزکەینەوە خۆپارێزگی زۆر باش بکەن. بەڵام لە هەمان کاتا لە ڕووی معنەویەوە زۆر ئیرادیان بەهێز ببێت و بزان کە خۆی گەورە بەسەر هەموو شتێکا زاڵەوە ئینشاءالله خوا دوعا بکەین و بپارڕینەوە کە خۆی گەورە نەخۆشیە لا بە بەڵام بە ئەسبابی ئەوەی کە خۆمان پارێزین. بەڵام جەنابە زۆر شت بینیوە ئەگەر یادەوەریە کە بیر بێت بە تایبەتی حەزەکەم ئەمان لە دەربارەی خەسخانە و عەمەلیاتوانە لێت پرسم کە خەڵکی کە بینی بێت زۆر بە ئیرادە بووە ئایا لە کاتی خۆیان بوو بێت ئێستا بوو بێت
کە بە ئیرادە بۆ عملیات کراوە ناڕەحەتی بینی و نەخۆشی زۆر قورسی بینی و بەڵام ئیرادەیەکی جوانی هەبوو گە نمونەیەکی وەلا نییە ینی بیرت بێ وڵی نمونە زۆرە بەڵام لەگەڵ ئەوە ئیرادە لای شخصەکە خۆیەتی ئەو مرۆڤە خۆی ئەبێ ئیرادەی هەبێ یعنی زۆر کەس هەیە توانای ئەوەی نییە ینی بڵین کە باسی نەخۆشی بۆکەی خۆی هەر نەفسیەن ینی دەرونیان داڕۆ هەیە ئەترسێ زۆر کەس هەیە مەسەرەن ئەم کوڕە ناژنەوە پێشەوەی کە ئێمە ئاگا و شارەزا بووین لە سەرەتانە ترسا لە سەرەتانە ترسا کابرا لە خۆی تووشی نەخۆی تووشی سەرەتانە بم ئەمرم ئەمە ئیرادە لە لای کەسەکە خۆیەتی لە لای من و تۆ نییە ئیرادەی بەرزکەینەوە چونکە تۆ توانی دانیشی مەسەلەن ڕێنمایی بکەیت مەسەلەن پێی بڵێ ئەو مەکە ئەو بکە ئاگا لە خۆ بێ ئەم کارانە بکە خۆت بە دوور بگرە لەو نەخۆشەمانە ئەتوانی بەڵام ئایا تۆ توانی ئیرادەی کە بەمە بە کوردی خۆمانە لە ورەی بەرزکەیتەوە ورە لای ئەوە لای من و تۆ نییە اینجا لەبەر ئەوە من شخصێک هەیە سەر لایەزال ماوە یعنی ئەمە باسی ئیراداکەن تۆ بچۆرە لایەوە خزمی خۆمە بچۆرە لایەوە بڵێ ئای ئەم دەستە مێشێ بەخوا لە پاش 5 دقیقە هاواری دەستم تەقی دەستم گەن نای دکتۆر ئەمە حاڵەتێکی دەرونیە نەفسیە ئەمە ئیرادەی داڕوخاوە کابرا هەرچێکی بۆ باسکەی بڵێ ئەوە بێ ئەڵە منیش توش بوو لەبەرەوە ئیرادە چارەسەری نییە بە کەسان ئەگەر مشکلە و ناڕەحەتیە گەورەکان کە تووشی خەڵک هاتووە تۆ چیت بیرە کاکتەها ینی کە خەڵک تێپەڕاندوو لە خوا بەزابێ زروفەکەش باش بوو ینی ئەمەش ئەڕوا ئینشاء الله و ئەم زروفەش ئەڕوا ئەم وەزعەش ئەڕوات و ڕەنگە کۆمەڵی خەڵکیش تایە بمرێ کۆمەڵی خەڵک چاکە بێتەوە خەڵکێکی زۆر زۆریش ئینشاءالله توش نابێ تۆ چیت بینیوە لە بەسەرهات و کارەسات کە تووشی ئەم گەل و میلەتەی ئێمە بوو تیشمان پڕانەوە مامۆستای بەڕێز میلەتی کورد لە ساڵی 57ەوە تا ئەم دەقەیە تووشی نەهامەتی کوشتن و بڕین و لە ناوچوون و ئایا هێزی دەرەکی بێ یان ناوخۆ بێ ئێمە کاراساتی گەورە کە بەسەرمان هات ئەنفال بوو دوای ئەوە چیمیاباران بوو دوای ئەوە ڕەو ئەمانە هەموو کارەساتی ژیانە بەڵام خوای گەورەش یارمەتی میلەتەکەی یاوە بە هەج وەسیلەیەک بێ تێیپەڕانەوە بەڵام ئەگەر بێتە سەر واقعەتی تۆ مردن باسی مردن بکەیت هەموو کەسێک قەرزاری مردنە هەموو کەسێکی بێ مردن بچێژێ چونکە خوای گەورە ئەو مودەی کە بۆی داناوە لەوە زیاتر کە موزیایی نییە تۆ ناتوانانی بڵێ وەڵا ئەمە من عالمێکی پزیشکیم ئەم کابرا ناڵم بمرێ وەڵا هەتا ئێوارە چیدا و دەرمانی بێتێ کە خوا لە چارەی نووسی بمرێ بێ بمرێ خۆ مردن شتێکی ئەتیادیە خەڵک لی تۆقیوە خەڵک وازانێ هەتا دنیا ئەژی نەخێر ئێستا لە سینە هەیە 300 ساڵ 200 ساڵ 150 ساڵ ئەژی نەتیجەکەیشی هەر مردن هەیە لەسکی دایکی ئابرێت تەمەن کورد بەڵام مردن تەحدیدی نییە ناشتوانی تۆ بڵێ کەس نابێ بمرێت ناشتوانی تۆ بڵێ وەڵام من چارەسەری هەموو مردنی دنیاکەم ئینسان بەسەر زاڵ نییە بەسەر سروشتا سروش زاڵە بەسەریە ئینسان ناتوانێت چارەسەری زۆشتی بۆ ناکرێ ئێستا ڕەشەبایەک هەڵکە یان لافایەک هەڵکە هیچ دەسەڵاتێکی نییە بەسەریا ڕایگرێ نەخۆشی ژوایە کاک بەڵام نەخۆشی ئێستا بازە نەخۆشیەکەی کە توی بینی چارەسەریەکەن بە داوا دەرمان ئەوە نەشوێکی بەسیتە کەمەوە بەڵام وەرەیەکی چووکو ڤایرۆس یەکی کۆ تاعون کە کاتی خۆی بڵاو بۆ لە ساڵی 1970 یعنی ئەم شارەی ئێمە خەڵک کە من لە تەمەنی منانەوە کە باسێکە بە ئەڵێ خەڵک دانیشتووە ئینسانی پەلاماری خەڵکیەوە اینجا ئەم ناوە نەخۆشیانە ئەگەر بێت و بڵاو بێتەوە خەڵک برسیە بێ خەڵک پەلامارەیە خەڵکە چێ لە ڕۆحەزیسی ئەکە هەموو شتێکەکە لە پێنایە بژی بەڵام تۆ بتێ بڵێ وەڵا هەر نامرێ نامرێ مردن شتێکی ئەتیادیە ئەبێ خەڵک دوعای خێر بکا کە خوای گەورە لەم نەهامەتی ڕزگاری کە بەڵام ملەتی کورد من وەکو عەزم کردی لە وڵاتی ئێمە لە 57 هەتا ئێستا میلەتی کورد هەموو شتێکی بەسەر هاتوو یەشێک لەوانە بەس ئەم نەخۆشیە نەبووە ئەم نەخۆشیە نەبووە ئەم نەخۆشیە وەکو عەرزم کردی لە ساڵی 1960 تا بڵاو بۆتەوە بڵاو بۆتەوە لە مناڵە تووشی نەخۆشی بڵێن ئەندامی هەناسی سەرەوەی کردووە بەم شێوەش نەبوو ڤایرۆسەکە بەم شێوەش نەبووە
اینجا دوای ئەوە 5 کۆرۆنای تر بڵێن تازیان دۆزیوەتەوە بەڵام ئەوە نەبووەکو چی ئێستا مەسەرەن ئینفلۆنزا خۆی ئەمە ئینفلۆنزایە ئینفلۆنزایەکە یعنی لە ڕێگای هەناسەوە نییە سا هەڵامەت لە ڕێگای هەناسێ سیل وەکو جەناب شارەزای لە بواری پزیشکیە کارەکەی سیل لە ڕێگای هەناسەوە بڵاو بێتەوە بەڵام ئەمە لە ڕێگای بەریەککەوتن لە ڕێگای هاتوچۆوە لە ڕێگای ئەو پژوینە ئەو پریشکەی کە لە دەم و لە کاتی کۆکایان لە کاتی هەڵامەتە لە لوتەوە دەرەچێ بەرێ بکەوێ ئەوە باش اینجا ئەم نەخۆشیش گەڵێن ئامانی نییە یعنی حساب بۆ هیچ کەسێ ناکە ڕاست کاکتا من ئەگەر بیکەم بە ئەخیر پرسیارشکە کاتی بەرنامەکەمان ینی بۆ جۆرەیە وەکو کاکتەها وەکو خۆی وەکو شخصی چ ناڕەحەتێکی ژیانە بینیوە لە بێدایکی لە بێ باوکی لە مناڵیە لە هینە کەچی سوپاس بخوای گەورە تێشەپەڕان و ژیانیش ینی بۆی بەڕاستی ئەمە هەر کەسمان ڕەنگە بۆ خۆی چیرۆکێکی دۆر و درێژ بێت تۆ چیرۆکی خۆش ڕەنگە نەنووسیبێ بەڵام لە مناڵیە بێتاقەتیکی قورس هاتوێ بەسەر تا چی بووە وەڵاهی گەورەترین بێتاقەتی کە من ها بەسەرما لە مناڵین وفاتی دایکم بوو ینی تۆ تەمەنت چەند بوو تەمەنم تقریبا 7 ساڵ 8 ساڵانێکە بوو ینی بیریەت بەڵێ کە کاتێک بریان حامیلە بوو ڕێزمێ بوو هەموو لایەک حامیلە بوو کە بردیان بۆ خەستخانە لە خەستخانە ئیتر کە مناڵەکەی بوو ئەو بوو بە ساقی ئێوە وفاتی کرد ئینشاءالله لە گوناهی هەموو مردوان خۆشە بێ خوای گەورە ئەوەی تر کە ئەوم بینی وەزعم تێک چوو دووەمینیشی ئەو مناڵی کە ئێستا ماوە ئێستا شکور کە لە دایکم ماوە مامۆستاشە لە خارجە کچە یا ینی یاومە بە کوڕێکە ناوی هیوا عەونیەش هونەرمەندە سا لە ئەڵمانیان ئەوە زۆر تەئسیری تێکردم یعنی بەڕاستی تەئسیرێکم دوای کەوتمە بەردەستی باوەژووی پێویست ناکە ینی ژیان من ئەمێ ئەو پرسیارە لێرەوە لە توێ بکەم ینی ژیان هەمووی بە یەک تایم ناڕوات قورسی و ناخۆشی و معانات و قورآنە فەرمێ ئینە مع العسر یوسرا لە دوای ناخۆشی خۆشیەت و دوایی ناخۆشی ناخۆشی و دوایی خۆشی بە دوایە لەبەرەوە ئینشاءالله ئێمە ئومێدمان هەیە کە میلەتەکەمان بەڕاستی لە مەجاری خۆپارێزیە تەوەکولی بەخوا هەبێ خۆی بپارێزێ ئەوە تەوەکولە ئینشاءالله پشتی بەخوای گەورە بەسێ و ئینشاءالله هەموو ناخۆشیەکان تەواو بێت و وڵاتیشمان ئاوەدانە بێتەوە ژیانیش زۆر زۆر لە جاران خۆشترە بێت یعنی ئومێدە بەشین بە خەڵکی بەڵام بە مەرجێک ئێمە ڕێنمایە تەندروستیەکان و پشت بەستن بەخوای گەورە ئێمان نەکەین ڕەحمەت لە قەبری مردووە یەک دووەمینیشی ژیان هەر بەردەوامە بێ ژیان بەردەوام ژیانە کە بۆ سێ ینی تۆ مردوویت کاتێ ژیانە وەستێ ئەو شەخسە کە مردەبێ ژیانی وەستێ بەڵام بێتە سا ژیان هەر بەردەوامە بێ تۆ من نەباکو عەرزم کردی ئەڵێم لە ساڵی 1970ەوە نەخۆشی بڵاوە هەتا ئەم دەقەیە هەتا کۆرۆنا ژیانیش هەر بەردەوام بوو نەوەستا بەڵام وەکو عەرزم کردی نەخۆشی ئەم نەخۆشیە بەڕاستی زیاتر کاریگەرە لەسەر ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە وەکو نەخۆشی سنگ وەکو دڵ وەکو شەکرە وەکو زەخت ئەمانە زیاتر مەعەرەزن بۆ نەخۆشە بۆ چونکە مقاومەی جسمیان بەهۆی نەخۆشی سەرەتان و کەمترە کەمترە دوو ئەم نەخۆشی زیاتر لە مناڵ و گەورە ئەفو گەنجە چکە بۆ گەنج زیاتر لە ناو خەڵکاویەت و ئەچێت و گوێ نایەتە مەسە بازە شتێک وەمانە جا لێرە ئەم نەخۆشیە ئەبێ خۆتی لێ پارێزی گرنگترین شت خۆپارێزیە ینی خۆت بپارێزی شتەکە بە ئیهمالی نابێ بگریت ئێستا قەڵەباڵغی من بچم بۆ بازار ئەبێ دەستکێش و کەمامە بەستم ناچمە قەڵەباڵیەوە قەڵەباڵغی دروست ناکەم چەندێکە لە ماڵ و دانیشتی تاعاتەوە وەڵاهی من لەوەتی کۆرۆنایە وا بزانم 5 جاریان 6 جار چوو بەتە دەرەویش بۆ شتی زەرور بەڵێ دانیشتوم لە ماڵە مەسەرن کتێبە بخوێنەوەتەوە شتم نووسیوە لەبەرەوەی کە چیتە دەرەوە یەک دووەمینیشی ئێمە لە تەمەناین ئەبێ خۆ بپارێزی کە چیتە دەرەوە چیتە چووە نە چاخانە هەبووە ڕێزمێ نە مەطعام هەبووە نە بازارە بووە تەمەنێکی وەکوی مەش لە بازارە لەسەر جادا
و نابێ هەر بسوڕێتەوە بێت و بچیت اینجا ئەمانە هەمووی هەیە بەڵام خۆی لە ماڵەوە بۆ ئەم نەخۆشیە لە ماڵەوە باشترین شوێنە بۆ کەرنتینەی مرۆڤ خۆی یەکەم ماڵەوە پاکتەویزە ببوورە دومینشە ماڵەوە وەسائیلی مەسەلەن WC پارێزی زۆرتیایە دومیشی تۆ کۆنتاکتی لەگەڵ خێزان و ماڵ و مناڵی خۆتا هەیە لە خەڵکن بەڵام کۆرۆناش بەعزە شتێکی وەڵاهی چاک بوو چکە زۆر کەسەیە بە مانگیش و بە ساڵیش و بە هەفتەش ناکەوتە ماڵەوە لەگەڵ ماڵ و مناڵیان داینشە دوو قسەی خۆش و تریسا ئەمە بۆ تەعاڕوفی خێزان و مناڵەمانە زۆر باش یەک دووەمینیشی سۆزی ئینسانی زیاتر بەرزکردەوە بەرامبەر بە کەس و کار و بەرامبەر بە ڕەفیق و برادری ئێستا من ئەگەر جەناب نەوتە کاک فڵان کەس کاک کوڕەکەی ئەوە توش بوو نەمەزانی ئێتر ئەمە زۆر زۆر شتێک یعنی لانی سیلبیایی هەبووە لانی ئیجابیشی هەبووە لانی سیلبیەکەی ئەوەی کە توژە بیت لە ناوە دەبا لانی ئیجابەکەیش ئەوەیە کە فێری ڕێز و احترام و پاک و تەمیزی و خۆڕاگرتن و وێری کردی کاک تاڵگیان ئێمە دکتۆر تاها مححمود ڕەشید زۆر زۆر سوپاسی جنابتان دەکەین کە جنابیان نەزموندارێکی زۆر بەتوانان لە نووسین و لە جێبەجێکردنی بواری ئیشی خۆیانەوە هونەرمەندێکی ناسراوی کوردستانە پێمان خۆش بۆم دیدارە تایبەتەمان لەگەڵ ئاساسدا و ئەو ڕێنمایە جوانانی پێشکەش کردو و ئەزموندارێک وەکو کەسێکی ئەم شارە خۆشەویستی سلێمانی خۆمان حەزمان کرد کە بە دیداری شاربووین زۆر خۆشحاڵم کە لە شیرین چایە بە خزمەتان گەیشتین کاک زۆر زۆر سپاس بۆیەوە بۆ ستافەکەشتا بۆ کەناڵەکەتان من ئەخێر ڕێنەمایم بۆ میلەتی کورد داوام لە هەموو میلەتی کورد هەیە لە هەر شوێنێک بن ڕێنەمایەکانی پارێزگا و تەندروستی جێبەجێ بکەن هەموو لایەکیش ئینشاڵڵا سەرفرازە بین هەمووشمان مەخلووقین هەموومان خوای گەورە دروستی کردوین خوای گەورەش خۆی ئەمان باتەوە لەبەر ئەوە ئینسان نابێت لەوە بترسێکەی کە ئەمرێ و بەڵام لە مردن هەتا مردن فەرقی هەیە هەموو شتێک نییە تو هەر خۆت بخەیتە ئاگرەوە بڵێ وەڵام نامرم بەڵام ئەبێ خۆشی بپارێزی داوام لە ملەتی کورد بۆ دوو جارم و سێم جار خۆپارێزی بکات لەبەرەوە ئێمە فەقیرین هەژارین داماوین کە توش بووین کەس نایە بەلامانە هەموو ئەو وڵاتانەی کە ئێمە دەور و پشتمان خواخواانە ئێمە زوو لە ناوچین لەبەرەوە ئەبێ ئینسان خۆی بپارێزی و ڕێنمایەکان جێبەجێگەوە سوپاسیش بۆیەوە من پێ خۆشحاڵ بووم مامۆستای بەڕێزم مامۆستا شێفاتی بەهاتنە لەگەڵ ڕێز و احتراممێ بۆ کارمەندانەی پاش دوای کامیرە و کەناڵەکەشتان من مەمنون بەخێر بێن سەر چاومات دەست خۆش بە کاکتاکیان زۆر سوپاسانەکەم خۆشەویستانم لێرەدا بە پایانی بەرنامەی ئەم جارەمان گەیشتین تا بێگەیشتنەوەی تر بەخۆی گەورەتان ئەسپێرم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.